خۆشەویستان ئێمە زۆرمان کێشە و مەشاکیلمانەیە لە ماڵەوە کەمیان زۆر. ئەزانی یەکێ لە هۆکارەکان چییە؟ یەکێ لە هۆکارەکان ئەوەیە خۆمان بەدەستی خۆمان توش کێشە و مشکلە دەکەین. وێنەی خۆت بڵاوەکەیتەوە، ڕۆژانە هەفتانە وێنەی خۆت بڵاوەکەیتەوە. کوڕەکان و کچەکانی وەستێنێ و ڕسمیانەگری بڵاوێکاتە خۆم و کوڕەکانم. دوای هەفتەی ئاوەستا لە تەعزیە کوڕەکەیە. ڕسمی خۆتان وێنەی خۆتان بڵاو مەکەنەوە. نهێنی ژیانی خۆتان بپارێزن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم العین حق، چاوپیس نەفەس ڕاستە نەک ئەو کەسە خۆی پیاوێکی چاکە نە یا ئافرەتێکی چاکە، ڕاست یعنی واتە کاریگەری هەیە. ئەزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی دەفەرمێ؟ ئەفەرمێ لە صحیح جامع صغیر هاتووە ئەکثر من يموت من أمتي بعد قضاء الله وقدره بالعين. دوای قەزا و قەدەر، طبعا چاوپیسش بەشێکە لە قەزا و قەدەر. زۆربەی ئومەتەکەی من واتە لە 150 بەرەو ژوور ئومەتەکەی من کە دەمرێ بە چاوپیس ئەمرێ. چاوپیس ئەیمرێنێت، نەفەس لێدات، ڕۆسمی خۆی بڵاوە کاتەوە لە دیار ئاوە، لە ناو سەیارەیە، لە ماڵ خۆیایە، لە دەرەوەیە، لە سەفرەی، لە سیاحەتە و دواییش هاواری دێڵەسێ لە کێشە مەشاکیلم هەیە. دڵنیابە ئەگەر بە کێشە مەشاکیل نەجاتت بێ پاشای، ئەگەر بە مردن کۆتایی پێنەیەت. خۆتان بپارێزن برای بەڕێزم. من ئامۆژگاریتان دەکەم ئیتر کەیفی خۆتان حەزەی ڕۆژی 50 ڕەسم بڵاوکەنەوە، بەس بەخوا باجەکەی ئەدەن بە قورسی، باجەکەیشتان داوە بەس هەستی پێ ناکەن. یەک چاوێکت لێ بدەن لە دوورەوە، نەک لە شارێکی خۆ، لە شارێکی چاوێکت لێ بدا مەگەر خوا ڕەحم لێ بکات. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم چاوپیس مرۆڤ دەخاتە ناو گۆڕەوە. ئیتر بۆ حسابی بۆ ناکە، وەڵام من ناترسم دەمەترسە، مەرحەباتەکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانی باس کردووە کە ئاگامان لە خۆمان بێ، سەیری ئەم شتە بکەین. کاتێکە یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خەوی بینی، خەوەکەی بۆ باوکی گێڕایەوە. یعقوبی باوکی سەلامی خوای لەسەر بێ فەرمووی لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا. سبحان الله، کوڕەکەم ئەم خەو بۆ براکانت باس نەکەی، برای خۆی دایک و باوکیان یەکە، برای خۆتە. فەرمووی ئەم خەوە خۆشە باس مەکە بۆ براکانت، دوایی فێڵت لێکەن و پیلانت بۆ دانێن. ئەی باشە ئەگەر بۆ براکانت باسی مەکە، ئەی چۆن بۆ خەڵکی تر باسی دەکەی؟ بۆ ژیانی تایبەتی خۆت، ماڵی خۆت، عائیلەی خۆت، شتی تایبەتی خۆت بۆ خەڵکی بزانێ. بۆ ئەچی وێنەی ماڵەکەی خۆت بڵاوەکەیتەوە، خەڵکی دیوەخانەکەت و هۆڵەکەت و غورفەی نووسنەکەت ببینێ، بۆچی خەڵکی سەیارەکەت ببینێ، بۆچی خەڵکی کچەکان و کوڕەکانت ببینێ. 3 کوڕ 4 کوڕ لەم لاولاوە دای ناوە خۆم و کوڕە خۆشەویستەکانم، خۆم و خێزانم، خێزانی خۆشەویستم، خۆم و هاوسەری خۆشەویستم. دوای ماوەیەکیش ئەڕەڵا لە مەحکەمە لێک جابوونەوە یا مردن. بۆیە لە کۆتاییدا دەڵێم خۆشەویستان، ئاگاتان لە خۆتان بێ بە خۆتان نابچنەوە. وێنە بڵاوەکەنەوە بەخوا دوای خۆتان باجەکەی دەن.